دەستەکانتان خۆش بێت هەر لە لای هونەرمەندی نەمەر تایر تۆفیق دەمێنینەوە کە ئەو پارچە موزیکی گوێتان لێ بوو هەیمەتریبی حەریفان یەکێک لەو گۆرانیانەی هەندێک شاکاری هەیە مامۆستا تایر تۆفیق هیچ کات لە بیر و زەهنماندا کۆن نابێت وەکو هەندێک گۆرانی ئێستا نییە کە تەمەنێکی زۆر کورتیان هەیە هەندێک گۆرانی کە ئەو لە ساڵانی ئەکرێ بڵم هەفتاکان و هەشتاکانی سەدەی ڕابردووتێتی ئێستا گوێ لێ بگرە تامی ئێستێتی بۆ نمونە تۆ هەر کاتێک گوێ لە شیرین بەهارە بگری هەرەوەیە تازەتر نییە مەگەر نوێگەریە بکەیت لە بەرهەمەکانیە جا با باسێکی بکەین لەگەڵ کاکەوەلید و کاکە ژەنیەر بزانین لەسەر تایر تۆفیق ئەمڕۆ بچینە پێدەشتی کۆیە و بزانین لە پێدەشتی کۆیەوە ئەمڕۆ لەسەر مامۆستا تایر تۆفیق چیمانەیە دووبارە دەستان خۆش بێ دووبارە بەخێر کاکەوەلید مامۆستا تایر تۆفیق لە بواری هونەرە چۆن باسەکرێ ئێوە لە نێو ناوەندە ئاکادیمیەکاندا چۆن باسی مامۆستا تایر تۆفیق دەکرێت کاگاری سەبارەت بە هونەرمەندی کۆچکردوو کاک تایر تۆفیق ئەتوانین بڵێن خاڵە تایر لەبەروی لە شارۆچکەی کۆیە بە خاڵە تایر بەناوبانگ بووە لەبەروی ڕێز و لەبەر ئەو کللتوری کە لەو ناوچەیە هەبووە دەنگی هونەرمەندی کۆچکردوو ئەچێتە بواری ئەوی ئەتوانین پێی بڵین فۆرمێکی تایبەت ڕەنگێکی تایبەت لەبەروی ئێستا لە کۆلێژ یاخود لە پەیمانگا هاوڕێی عەزیزم کاک ژەنیار ئاگای لێیەکە بۆ نمونە بابەتێکی پێوترێ فۆرمی موزیکی ئەخوێنرێت ئەم فۆرمە جێ ئاکرێتەوە بۆ نمونە ڕەنگەکانی جۆرەکانی موزیک چین لە سیمفۆنی بێت لە کۆنشەرتۆ بێت لە دوێت بێت لە تریۆ بێت ئەمانە ڕۆندۆ بێت ئەمانە هەمووی فۆرمە ڕەنگە ئەخوێنرێت ئێمە لە باشووری کوردستانە ئەتوانم بڵم دەنگ بێژەکانمان بوونەتە فۆرم بۆ ئێمە چی مامۆستا علی مەردان بێ چی حەسەن زیرەک بێ کەریم کابان بێ سەی ئەڵەزاری کوردستانی بێ ئەمانە هەرێکی فۆرمێکە ئێمە لە چەندین بەرامی پێشوشە باسمان کردووە ئەتوانین لێکۆڵەران ئەوانەی کە لێکۆڵینەوە و توێژینەوەی زیاتر ئەکەن دەربارەی کە موزیکی ڕۆژهەڵاتی یان موزیک بەگشتی ینی ئێستا هەرێک لە ئێمە لە سوچێکەوە سەرقاڵی ئەوەیە کە بۆ نمونە بەرهەمێک کارێ بکات بۆی پێشکەشی کات هەرچەندێ بەرهەم زیابێت ئەوەنە کتێبخانە و ئەوەنە ناوەندەکانمان دەوڵەمەندتر ئەبێت بێگومانەمە هیچ ینی گفتوگوی تیانە مامۆستایانی موزیکی ڕۆژهەڵاتی مامۆستایانی ئامێرە ڕۆژهەڵاتیەکان پێویستە من بەڕێی خۆم ئەوەیەکە پێویستەکە هەوڵی خۆیان بخەنە گوڕەوە بۆ ئەوی بتوانن کتێبێک یاخود سەرچاوەیەکی بەهێز دروستکەن بۆ نمونە ئەمانە لە چوارچێوەی کتێبەکە کۆ بکەنەوە ببێ بە فۆرم مامۆستا تایر تۆفیق دەنگێکی زوڵاڵ ناتوانین بۆ نمونە بڵێن وڵایی دەنگێکی ئاساییە تەنانەت خودی خۆیشی لە تەمەنی 14 ساڵیەوە لە خەیاڵی ئەوەیە بووە کە چۆن بتوانێت دەنگی خۆی جیاواز بێ لەو دەنگانی کە هەیە هەرچەنە هەتاکو هەتا سی ناوەندی خوێندووە واتە پۆلی نوێی ئێستا ئەکات ساڵ بووە کە بۆ نمونە چۆتە خوێندن بۆ منە خوێندنی قورئان و ئەوەنە زیرەکیش بووەنە لێ هاتوو بووە کاتێکە چێتە خوێندنی یەکی سەرەتاییەوە یەکسەر ئێبەنە خوێندنی دوی سەرەتایی لەبەر ئەوەنە لێ هاتوو زیرەک بووە هەروکو هاوڕێی عەزیزم کاگوەلی داماژە پێدا بەڵێ ئەنجا بۆیە من کە خۆشی خۆشی تەنها بەلاوە گرنگ نەبوو سوودی جیاوازیش بێ لەدەم خۆشی ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە تۆ ئەتاکو بۆ منە پۆلیسی ناوەندی بخوێنیت پێش ئەو لە خەیاڵی ئەوەبی لە تەمەنی 14 ساڵیە لە خەیاڵی ئەوەبی کە چۆن بتوانی فۆرمی خۆ جیاوەکەی ڕەنگە هەڵبەتە ئەلەو کاتەیە ناوی نەنراوە فۆرمیان زانیاریان دەربارەی فۆرم نەبووە بەڵام ویستویەتی جیاوازیەک هەبێت بۆیە لە تەمەنی 5 ساڵیە کاتێکە 5 ساڵی و 6 ساڵی ئیتر حەز بەوە کە حەزەکە گۆرانی بڵێ حەزەکە بە تایبەتی هەستی نەتەوایەتی تۆزە کاریگەرە بێ لەسەر هونەرمەند سرود زیاتر هەوڵی لەگەڵەوەیان کە سرود بخێنە کاتێتە قوتابخانەوە لێش مامۆستاکانی هانی ئەوەیەن کە سرود بڵێ لەبەری دەنگی جیاوازە بێ لە ناو پۆلەکەیە هەڵەسێ بە سرود دەست پێەکە ئەم سرودانە خوێنێ و سوود لە بۆ نمونە لە سەردەمی خۆیان سوود لە کۆمەڵی مامۆستای بە ئەزمون وەرەگرێ هەوڵە کۆمەڵە شعری شاعرە بەناوبانگەکان ئیشەکەلەوانە دڵزار و بۆ نمونە سافی هیرانی و مەحوی و ئەمانە سوودی لێ وەرەگرێ بۆی بتوانێت هەرچەنێ خەیاڵی خۆی چەند جوان بووە چەند ئاوازەکانی لە خەیاڵا بۆ ویستوتی ڕێکی خات ئەگەر بە لاساییکردنەوەش بێت بەڵام ویستوتی شعرێکی بتەوە بەکاربێنێ بۆی جیاوازی خۆی دەرخات تەنها بۆ نمونە شعرێکی ناوخۆی شعبیە ئەوە بەکار نێنێت بەوە جاکراوەوە ڕاست بەوە ویستوتی خۆی تەنها لە شێوە چڕینەکە کە مامۆستای گەورە مامۆستا عەلی مەردان لەسەر بۆ منە مەقامیان شێوە ئاوازێکی ئەڵڵاوەسی کە وتوتی کاتێک کە مامۆستا تایر تۆفیق گوێبیستیە بێ
مەقامەکە بۆ منە کە ئەچێتە مێشکۆگوی لێگرێ ئەچێ بە شوازی خۆی گۆڕانکاری تێدا ئاکات و شوازی کۆیانە داڕژێت داهێنانی تاکرۆ بەڕاستی واروکوم هاوڕازیشم ئاماژی پێدا کە هەر یەکی بۆ منە لەم بۆ منە گۆرانی بێژانەیە بڵێنە هونەرمەدا بۆ منە هونەرمەندانی پێشوو کە باسی فۆرمی کە کەروکوتی لە فۆرمی سۆناتەیە یا فۆرمی کۆنشێرتووە کە لە مۆسیقای کلاسیک ڕۆژاواییە هەیە ئەبێ پێشە موشت کە ئێمە بیر لە فۆرمەکەینەوە فۆرم بە چەنەها شێوە پێگادە چەنها شێوەی سادە دروست بۆ اینجا گەشت بۆ فۆرمە جێگیرە بە چەنەها قۆناغ و فلتەرە ڕۆشتووە تێپەڕیوە بە دڵنیایی لە 1600 بڵین 1600کانە چەنها هونەرمەندە بووە لەوانێ بەوەی جەنگەوەیە بۆنە ئەو کاتێک کە دواکەوتوی هەبووە ڕیکۆردێنە بۆ شتێ نەبووە نەتوانراوە بۆ نمونە بۆ منە چەند هونەرمەندە بۆ لە ناو کوردستانی خۆمان چەند ئەو کاتە ئێمە لەوانێ دەوڵەتێکی کە بۆ منە حکمی کردێتی کە دەوڵەتی بۆ منە سەفەی بێ عوسمانی بێ بەڵام لە 1990کانە کە کاتێتر شۆڕشی بۆ منە تەکنۆلۆژیا دروست بوو چەنا هونەرمەند ئەتر نایان دەرچوو توانین بڵین دروستبوونی ئەم فۆرمە و ڕەگ و ڕیشەی ئەم فۆرمە لێوە سەرچاوی گرت بە هەمان شێوە لە میوزیک و شێوازی کلاسیکی شامان شدوا بوو یەکەم جار لە شێوەی بۆ منە گروپ دروست بۆ اینجا بەرەبەرت بووە بە سیمفۆنیە اینجا بەرەبەرە بووە بە فۆرمێکی ئامێری بۆ منە سۆناتا بێ یا کۆنشێرتۆوە مامۆستا تارتۆفیقش بە هەمان شێوە لە سەرەتای دروستبوونیەوە بۆ چەند کارکتەریان ڕۆشتۆ چەند فاکتەریان ڕۆشتۆ کە بۆ منە لە خوێنی قورئانەوە بوو بێ بە چەند شێوازێ بوو بێ بەرەبەرە لە ناو خەڵکا خۆشەویست بۆ لە ناو خەڵکا ینی جێی خۆی کردوێتەوە و چۆنەڵی لە چەند ستێجێکا ڕۆشتووە کە یەکەم جار سوودی دیوە پاشان هەڵقوڵاو پاشان داهێنانی کردەوە باشە کاگۆلیت لە ئاواز و میوزیکەکانی مامۆستا تایرتۆفیقدا لە مەقامەکانیشی و لە گۆرانەکانیشە هەست بۆ ئەکرێت کە کاریگەری هیچ میوزیکێکی تری پێوە جار بە یاخود بۆ نمونە هەوڵی ئەوەی داوە مادام ئەوە کەسایەتێکی زیرەک بووە هەوڵی ئەوەی داوە کە سوود لە میوزیک یاخود ئاوازی ناوچەکانی دەوروبەریش ببینێت هەڵبەتە نەک هەر هونەرمەندی کۆچ کردو سوودی لەوە بینیوە تەنانەت هونەرمەندەکانی کەش بۆ نمونە حەسەن زیرەک و محەممەدی ماملێ ئەمانە سوودیان لە موزیکی دەرەکی بینیوە ئێمەی موزیسیانانیش کە ئێستا لە زانکۆ ئەخوێنین و پاشان ئەچین بۆ قۆناغەکانی کە سوود لە ئەزمموی ئەوانەی پێشی خۆمانە بینین هەندێک جار سیرەکەی وەریش ئەگرین کە بۆ نمونە بتوانین خۆدی خۆمان توێژینوێ بکەین و چۆن توێژینەکەی خۆمان پێشخین مامۆستا تایرتۆفیق وەڵێ بێگومان بە حکمی ئەوەی کە لە ناوچی کۆیە کەش و بارێکی وە ڕەخساوە بۆ نمونە ڕوویاوە کە چەند دەسەڵاتێک وەکو هاوڕێم ئاماژەی پێکردووە چەند بەپی سەردەم چەندین جار دەسەڵات گۆڕاوە و حکمی کە هات و زمانی تری بەسەرا بووە کاریگەری هەبووە سەفەر کاریگەری هەبووە بۆ نمونە ئەمان لە ناوچێکەوە بۆ ناوچێکە چوون کاتێکە تورکەکانە بینین یا ئەزەربایجانەکانە بینین یا فارسەکانە بینن هەوڵێن ڕەنگی ئەوان وەرگرن باشە بەڵام بیکوردێنن کاگاری قسەی هەموو جاڵە بیکوردێنێ زیرەکەکەی ئەوەیە لەوەیە بووە ئەمە داهێنانە مامۆستا محەممەدی ماملێش ئەوەی کردووە سەرڕای ئەوەی کە لە خانەوادێکی زۆر ڕۆشن بیرە بن هەڵەسێ بۆ نمونە کۆمەڵێ موزیکی ئەزەری یەکێکە لەونە سارگەلن واتە بووکی زرد سارگەلنێنێ و ئەیکا بە مەقامی بێت میوزیکەکەشتانە میکسێکی جوانتان بۆ کرد پارچەیەکی کەم شتێکی کەم ڕۆژ لە بینی ئەو میوزیکێ مامۆستا چی بوو ئەمە میوزیکێکی فۆلکلۆری ئازەریە ناوی چی بوو ئوزون دەرە ئوزون دەرەواتە ئوزون دەرەواتە دۆڵی درێژ بگورە من تۆزە تورکیەکەم زۆر باشە ئەمە لاما کاتە هەروکو هاوڕێ عزیزم ئاماژی پێ لە خودی لاسایکردنەوەکو داهێنان بەکاربێنی یعنی هەیە بۆ منە دوو جۆری بۆ منە خودی لاسایکردنەوە هەیە کۆپی پێستەکە بە تەواوەتی یا ئەوەی کە داهێنانی تێداکەی بامان شێوەستە بۆ منەگە باسی مامۆستا گەورە مامۆستا ناسڵ بکەین بامان شێوە کرد چۆنڵی بەسەر چوار کەس شێوازێکم جار ڕۆشتوە ینی کاریگەری چوار کەسی بەسەرەوە بووە هابە بووە مامۆستا تایرتۆفیق بووە و لەما کاتە مامۆستا ماملێ و مامۆستا حەسەن زیرەک بووە پاشە اینجا بەرەبەرە بۆ شێوازە خۆی دروست کرد و ڕەنگێکی بۆ خۆی دروست کرد مۆرشێکی بۆ خۆی دروست کردووە لە بواری مەقامە بۆ نێوە من زۆر جار جۆم لێ بوو ینی پێش بەرنامەکە شتێکمانێت لە یەکێک لە سمفۆنیاکانە بووم خاڵەدێ هاتی لێ ڕۆستم بەهێز زۆر بە جوانی شیرین بەهارەی تایرتۆفیق لێتەوە
لەوتنەوە پێت وایە هونەرمەندەکانی ئەم سەر من نازانم من خۆم وەکو جۆگر مۆسیقینی بەڵام وەکو جۆگرێک تۆ ئەو زۆر پێخۆشەکە گۆرانیەکانی مامۆستا تایرتۆفیق قەڵێتەوە زۆر بە جوانی وتی یعنی تەسەوڕ ناکەی هەستم بە چێژی تایبەتی کەڕاژینە دڵنیام هەموو هونەرمەندەکان لەگەڵ مالەم قسەی هاوڕان هیچ کەسێتانی خۆی نایە بەڵام تۆ بتوانی بە تامێکی تر تۆ زۆر جار لە خواردنی شاوایە بەهاراتێک دەستاوێکی تر شتێکی تر ئەگۆڕێ پێت وایە هونەرمەندەکانی ئەم سەردەم لە ڕووی لاسایکردنەوە توانیون یان حەقی بەرەمەکانی تایرتۆفیقیان ناوە لەوتنەوەدا کاگاری لە خۆتان ینی بەرەمانە زۆر ئەکەون لە پرۆژەی بەرنمەیە بۆ منە لەگەڵ ژەنیارێکە زۆرجار هەڵی ئەومان ناوە ساڵی 2 کۆنسرت پێشەشکەین جا هەمیشەمە قسەیەکەم لەسەرەوە ئەڵێم کۆنسرتێکەکەم یا ئەوە تا لەسەر ئاستی ئەوروپا چەند ڕێژەیە کەمتر بێ یان نیکەم لەبەروی هەمیشە ئەبێ تۆپ بێت ئەبێ لووتکە بێت کارەکان باش هەمیشە لە هەوڵی ئەوەیین بۆیە کۆنسرتەکانمان دو ئەکەوێ وەرمەسیەکەی 8 مانگ جاریان ساڵی جارێ گرنگەوەی شتێکی تایبەتێک سەبارەت بەو کارە من پرۆژەکەم و کارەکانی خۆم بۆ منە کە بەشی کۆمپۆزیشنە دانانی موزیکە بە ئێستاشەوە کار لەسەر ئەو خاڵاکەم دەنگی هونەرمەندە ڕەسەنەکان باشە بەرگیشان بۆ ئەدورم بە دانانی موزیک بە نەوتی موزیک هەمووی ئەنووسمەوە لە چەنەڵی یوتیوبەری خۆشمە هەیە بۆ من ئیشێکم بۆ خاڵا خەدر قادری کردووە ناوچی پشتدەرە باشە ینی هاتووم دەنگی ئەوم هێناوە نزیکی 16 دقەیە کەتم کردووە بەڵام بەرگێکم بۆ دروست کردووە هونەرمەندانی ئێستا بۆ منە ئەتوانن مافی ئەوە بن وەکو ئەو بیڵێن من بەپێی ئەزمموی خۆم بەپی ئەوەی کە خۆم بینیومە هەتاکو ئێستا کەس تایر تەوفیقی بۆ نەوتمەوە کەس حەسەن زیرەکی بۆ نەوتمەوە وایە ینی بۆ منە کۆمەڵی کەس هەیە لاساییان نکاتەوە ئەگەر ویستت کۆپی بکەی ئەگەر ویستت لاسایی بکەیتەوە یا ئەوە تا لەو ئاستەیا بێ یان میکە لەبەروی حەسەن زیرەکیشکە دروست نابێتەوە بمانێەوە نەمانوێت یا ئەوە تا لە ئاستی مامۆستا حەسەن زیرەکە بێ یان نەبێ ئەنی بۆیە ئەگەر ویستیان داهێنانی تیا بکەن ئەبێ موزیک بگۆڕن ئەبێ مەقام بگۆڕن ئەبێ شێوازی هەڵبژاردننی شعرەکان هۆنراوەکان دەستکاری بکەن لەسەر زیرەکانە وەکو خۆی بۆ شازە لەسەر قسەی هاوڕێ عزیزم شتێکمە هاتەوە بیر کە باسیکەم هونەرمەندێک هەیە کە پیانۆژەن و چۆنڵی ئاوازدانەریشە خەڵکی ئازەربایجانە نای واقف مستەفا زادەیە ئەم هونەرمەندە کاری چی بووە چی بۆ منە مۆسیقای فۆلکلۆری ئازەری هەیە مووی بە شێوازێکی بۆ منە باگراونەیە بۆ منە دووبارە هەم دیز نووسیوێتەوە بە شێوازێکی مۆرکی مۆدرن واتە جاز و بلوز نووسیوێتەوە چەندها بۆ منە هەروکو کاگوەری داماژێ پێەیە چەندها گۆرانی بێش بۆ منە دەنگەکانی هێناوە دووبارە بۆ منە مەقامە لەگەڵ ئینترۆدکشن یان پێشەکێکی بۆ منە جاز و بلوزە ڕۆشتووە هاوچەرخانوێتی یان ئێمە پێویستەکە لە ئێسەیە جەخت زۆر لەسەر بابەتە بکەینەوە بەڕاستی گرنگە چونکە لە ئێستا بابەتێکی چۆنەڵی لەبەرەوەی کێمە لە سەدەمی پۆزمۆدرن نین لە سەدەی 21 کاتەکان زۆر خێرا بووە وە فریای زۆرشن ناکەین چۆنەڵی تۆزێ ژیانیش قورسی بووە وەک جاران و ئەو هەموو شتەش هاتوۆتە پێشە فرێ هیچی ناکەوی بۆ پێویستەکە لە زۆر ڕوانگەوەیمە بەتابەت ئەو لایەنانە بتوانین یەک شتێکیش هەیە بۆ منە ئەم ئاوازبێژانی کە وەختی خۆی ئەم هەموو ئاوازیان خوێندووە کارێکی زۆر جوانیان کردووە بۆ ئێمە بۆ نەوەی دوای خۆی ئەویژەوەیە بۆ منە لە ئەوروپا ئەچی موزیکە خوێنیت ئاوازێک دروست ئەەکەیت باشە ئاوازێکی فۆلکلۆریینی چاکی ئەەکەیت ئەم سەرۆسەر کلکوگویەکەی بە کوردیەکەی خۆمان باشە کلکوگویەکەی بۆی بتوانانی باگراوندێکی یا داڕشنێکی بۆ بکەیت بەڵام ئەوانەی ئێمە مامۆستاکان کە کاتێکە ئەم ئاوازانەیان خوێندووە کلکوگویە کراوە هەمووی بە حازری دانراوە تەنها تۆ ڕێک تەنها تۆ ئاوازەکانی باگراوندی بۆ نووسیت یعنی هیچ ناکەی تەنها ئیفێکت و دیلی و بەڵێن ڕیڤەر بوو ئەمانی تێ میکسی ئەەکەیت لەگەڵ ئەو خیاڵی کە خۆتەتە فێرخوازی ئێستا تەنها پێویستی وەیە دراسەتی موزیکات دەستان خۆش خاڵەتای ڕێمیشە زیندووە و ئەوە زیندوێتی خاڵەتایرێک ئەوەتایمە لە پرۆگرامێکدا دوو کەسی ئەکادمیست هەب خۆیان کە لە بواری ئەکادیما و موزیکدا کار دەکەن هەر ئەگەر کەسانێک ئەگەر ئێستا لە بواری هونەردا کارەکەن بەس تەنها گوێبیستیان گفتوگوۆیە بن دڵنیام دەیان توێژینەوە توانجێ بکرێت هەر لە بواری پاکسازی کە تۆ باسی دەکی وەرە بە دوایە بچۆ بزانە توێژینەوە یاننا خاڵەتای ڕەگەر هەڵەنە بم یەک شتێکی کردووە جیاواز لە هەموو نەرمەندەکانی تر ئەو گۆرانیانەی کەوتوێتیەوە دەقە شعرەکانی هێناوە
لە دووتێ کتێبێکدا بڵای کردێتەوە بەڵێ ئەوەش نوێگەری بەڵێ، بەڵێ، بێگومان. کەسێک ئەگەر شعری گۆرانیەکەی بێوێ لەبەر کاو لەگەڵ ئەما بیڵێتەوە یعنی دوو جار خزمەتی کردووە یەک لە باری ئاوازە دوو لە باری ئەدەبیشە ئەدەبیشە ئەوەش جاکارێکی تری خاڵەتایە بێگومان. دەستان خۆش بێت. دەستان زۆر خۆش. ساڵ.